لەگەڵ دەستپێکی وەرزی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان پسپۆران و شارەزایانی بواری پەروەردە ئەوە بە گرنگ دادەنێن کە پێویستە ناوەندەکانی خوێندن بکرێنە ناوەندێکی پەروەردەیی بۆ پێگەیاندنی نەوەیەکی تەندروست و بەکەڵک. بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان دەبینرێت ڕۆڵی پەروەردە وەکو پێویست نییە و ناوەندەکانی خوێندن لە ئاستخواستینەوەی ئێستادا نییە. بە جۆرێک پەروەردە هاوشانی خوێندن بایەخی پێنەدراوە. کەواتە پرۆسەی پەروەردە و فێرکردن دوو لایەنەگرێت. لایەنە چی؟ لایەنی زانیاریە، پێگەیاندنی زانیاری، و لایەنە چکەش لایەنی بەهاکانە، بەهای ئەخلاقی یاخود بەهای مرۆیی و پەروەردەکردنی تاک بە تایبەتی قوتابی لە هەموو بوارەکان بە تایبەتی لایەنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان، لایەنی هێزی ئەرێنی بیرکردنەوەی ئەرێنی، وەروها لایەنی دروستکردنی ژنگێکی تەندروست لەگەر دەوروبەری خۆی، لەگەر هاوڕێکانی، لەگەر خێزانی، لەگەر مامۆستایان. ئەوانە هەموو ئەبنە هۆکارێک و فاکتەری گرنگ بۆ گەشەپێدانی لایەنی ئاستی پەروەردەی وەروە ئاستی زانستی قوتابیش. شارەزایەکی بواری پەروەردەش هۆکاری زیادبوونی تاوان لە نێومێر منداڵان و لاڕێبوونی گەنجان بۆ فەرامۆشکردنی پەروەردە دەگەڕێنێتەوە. بۆیە پێی وایە لەگەڵ دەستپێکی وەرزی خوێندن پێویستە جارێکی دیکە ڕۆڵ بۆ پەروەردە بگەڕێنرێتەوە. قوتابیان ئەگەر لایەنی پەروەردەی گرنگی پێ نەدرێت، لە نەتیجەدا تاکێک دەرەچی بەڵام بە ناتەواوی دەرەچی، پەیامی خۆی ناگەینی. لەبەرەوە یەکێک لە فەلسەفە گرنگەکانی پەروەردە، وەزارەتی پەروەردە خوێندن بریتە لە پێگەیاندنی ڕۆڵێکی وا کە خزمەت بە خاک وڵات و نیشتیمانی خۆی بکە، ببێتە دەستبارگر بۆ خانەوادەکەی، بۆ خێزانەکەی، بۆ کۆمەلگەکەی، کەسێکی بەسوود بی. ئەوەش لەوە سەرچاوەگری کە مامۆستایان و هەروەها لە وەزارەتی پەروەردە گرنگیەکی زۆر بەتایبەت بە بواری پەروەردە بدەن. لە هەرێمی کوردستان تا دێت زۆر و ڕێژەی تاوان ڕوو لە بەرزبوونەوەیە. بەشێکی گەورەی تاوانەکانیش لە سەردەستی توێژی گەنجان ڕوودەدەن. لەم ڕوانگەیەوە خەمخۆران داوا دەکەن هەرچی زووە ناوەند و دام و دەستگا پەیوەندیدارەکان فریای پەروەردەی گەنج و نەوجەوانان بکەون کە یەکێک لەو ناوەندانەش قوتابخانە و دامەزراوەکانی سەر بە وەزارەتی پەروەردەیە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.